سڵاوتان لەبێت لە بەنامێکی تایبەت بە ساڵیادی ئەنفال پێتان شاد دەبم. ئەنفال ئەو برینە ساڕژ نەکراوەیە کە هەر کەسوکارێکی ئەنفال بدوێنێ هەستەکەی گوێ لە چیرۆکێک ئەگری یەخوسەی فلیمێکی تراژدیا دەکەی. لە بەنامێ ئەم جامدا ناحەی تەکەین لە نێو ماڵی کەسوکارێکی ئەنفال کە تەنها خۆی ماوە بە تەنیا ژیان گوزەر دەکات. ئەم نێو ماڵی دەیبینن پاداشتی حکومەتە بۆ کەسوکارێکی ئەنفال. بابێکەوە بەنامێ ئەم جارەش ببینی. کاک حاجی سڵاون لەبێ. تەندروستی چۆنە؟ باشە. یەخوا باش بی. باش. کاک حاجی ئەگەر باسی ئەو ڕووداوەمان بۆ بکەی ڕووداوی ئەنفال لە گوندی جەلەمۆرد چۆن بوو؟ گوندی جەلەمۆرد خۆی هەر گوتیان هات جێیشات گوتیان جێیشات ڕۆژێک سەرم کرد ئاوایی بە تەواوەتی بارێک کرد دەڕۆی ئاوایی جەلەمۆرد. پێش ڕووداوی ئەنفال ژیانتان چۆن بوو لە گوندی جەلەمۆرد؟ وەڵاهی باش بوو. کاسبمانە کرد و ئیدارەمان باش بوو. ئیتر ماڵ و منداڵمان هیچی نەگیرا بوو، کەس دەرجی نەسووتا و پوشتی نەشتا بوو، باش بوو، گەلێ باش بوو. ئەی وانییە ئیتر ماڵ و کۆسمان پێچایەوە ئێوارانێ مەغریب هەڵەسێ لە لەعبێت ئێمە چوڵ جیا بوو. چوینەوە هەڵەسا هەڵەس شاخ و بێشە بوو. چوینەوێ بۆ بەیانی جاش هجومی کرد لە سێ دیەوەی هجومی کرد. ئاگامە لێ بوو سیارە لەسەری هجومی کرد لە ماسخەلانەوە و لە شەمزنی سەقسەقەوە و لە قەواسێوکەوە و هات پتیان هات. ئێمەش خۆمان شاردەوە هەموو کونە سیارەمان کرد لە هەڵەسە. زوو لە پێش وایە کونە سیارەمان کرد بوو دەچونە مەرجەی سیارە. ئەلوان خۆمان شاردەوە سیارە ئیتر هات بەسەرمانە سوڕا هاتە زیەکان و ئاگری لە زیەکان بەردا. بەریدا ئیتر جاش و زەیش دەور ئاوایی و زەور ئەو دیانەی هەموو گرت ئەمە جەلەمۆردە و تووتەقەڵە و چوغلیجەیە و گرت خەبەرە ئەو زەورانە هەمووی گرت. جاشی لەگەڵا بوو. جاش گردەکانی گرت و جەش ناو زیەکەیە. دوان زانیمان تەمەشامانە کرد دەمانزانی گیراوە. ڕۆژێ وا و دوان وا و سیان وا هجومی نەکرد بۆ هەڵەسە هجومی نەکرد. یعنی چەند ڕۆژێک گوندی جەلەمۆرد گەمارۆ درابوو؟ گەمارە درابوو حرێ نەبوو یەک بەشەر بشێ شەو بچێ لە سەگەت جاش و زەیشا. ئێمە نماوێرە هەر لەو هەڵەسا خۆمان شاردەوە شەو دەهاتی نەدەرێ تەمەشای دنیامان کرد دنیا وەک چراخان وا بوو هی گوڵەپۆی سیارە و مێرە. باش پێنج ڕۆژ یا پێنج بوو یا شەش بوو فێس و وتیان ئینشەڵڵا جێشتەکە گەڕێتەوە. خۆشی وتناگوتیان مادام بگەڕێتەوە ئینشەڵڵا نەجاتمان لەبێ. لەگە ئەو ڕۆژەی گوتیان دەگەڕێتەوە بۆ بەیانی سێرمان کرد هەر چواردەوری ئەو هەڵەسەر گیرا بوو. جێش و جار گرتە بووی. ئاگامان لێ نییە هەر شەو هاتبوو گرتبووی ئەو هەڵەسەی گرتە بوو. هەڵەسەکە زۆر بوو. کاکە لەگەر ڕۆژهەڵاتە سیارەیە هات خۆی کرد بەو چەمەیە هەندێک سەلێ دوان ڕمی کرد و خوات بوو بە تەقە لە بانەوە ئەو چەمەیاندایە بەر تەقە بوو بە هەرایە. ئیتر ئێمە هەروەمان بۆ کرا خۆمان شاردەوە ئیتر بوو بە تەقە و هەرا بوو بە گرە بەخوا هات نەخوارد جێیش هجومی کرد هاتە خوارێ ئەوەی بە دەرەوە بوو گرتی ئەو مەخلوقە. ماڵ و منداڵ و هین بوو بە زیڕەی منداڵ جۆمان لێ بوو ئێمە ناوکرد سیارەم جۆم لێ بوو زڕ و منداڵیان گرت و یان کردە بە پێ و بە زیارە و لە هەناو بۆ ئاوایی جەلەمۆرد. هەورادێ بوو سەرێ بەرامبەر چاومان فەرقێ کرد سەران کرد هەنە بۆ ئاوایی. هەتا نیوەڕۆ بە دواوە بەخوا ئەم جارە هجومی کرد ناو حەڵەس و قەمشەکان ئەگەڕا. وەڵای ئێمەیان دیتەوە. ئێوە لەکوێ بوون؟ ئێمە ناوکونە مەجەیا بوون لە جێ بوومە لەو سەلان ناو قەمیش بوو. هات دەرگەڕا وەک ڕاوڕایە کرد. ئێمەی دیتەوە دیتەوە وتی وەرنە دەرێ چوونە دەرێ و سێ مەرجە بوو. دەریان کردین لە بانمان گرن بوو بانمان بڵند بوو سەری خسینە بانێ
تحريك كرديني جيش وجاش جاشي لقلاب جيش کار حاجی ئەو بیست بووتان کە پێش گوندی جەنەمۆرد گوندەکانتان ئەنفال کراون؟ پێشەوەی پێشتر بیست بووتان کە مەتیقەکانی تر وەکو گۆبتەپە و شوێنەکانێتی ئەنفال کراون؟ وڵا بیستمان گوتیان لە گۆبتەپە ئەتفال کراوە بەڵام ئەوەی کە ئێستا نەمان بیست بێتە پەرێتەوە بۆ شووە سوڵ بەمڕە هەر گۆبتەپەمان بیستە بوو بەڵام نەماندی بوو هەر بیستممان وڵا کاکە ئیتر ئێمەیان پێشدا هێناویان بۆ گۆتە هاانیان بۆ ئاوایی هێنان بۆ ئاوایی ئەگەم هەل لە سەیرەکەم هەل لە سەشنارەوە لێرە بۆ چۆ لێرە بۆ چم شەماڵ مەڕ و گاگەل ملی ناوە لە چەمسار لە دێ بۆ جێ لە مۆر ڕازەڕاست چایە بوو بنجا پرد نێمەوە چایە خاخەڕانی پێڵێن دای ئەو چایە مەڕ و گاگەل ڕێنە بوو فەرەوە پێشیاندا بوو جاش بەڵام ئەمە شاتین ئاوایی چونە پر ئاوایی و ئاوایی هەمی شۆفر هەر ئیشیان لێ کرد بەڵام سوتا بوو لە پر ئاوا دانیشتین وەڵا کاتێک بزانی زافتی هەر لەگەڵ هەندێک جاش بوو بەڵام ئێمە جاشی خۆمان وای لێ کردین جیرانی خۆمان وای لێ کردین ڕاستی پیا و ڕاز بڕا جاش بوون ئەو جاشانە هێنایە هەر جیرانی خۆمان بوو ئەو جیرانەی لەگەڵا بوو ئەو زەمناسی لەگەڵا بوو خەڵک لای خۆمان بوو لەگەڵ زافتیەکە بە ناوی ستار بوو زافت بوو هات بۆچانێکی بەدەستەوە بوو هاتە ناومانەوە ناومانی نووسی و ناومانی نووسی مزانی دوو کۆفتەر هات لە چیاکۆ دوو کۆفتەر هات لەو لای ئێمە لەو لاوە نیشتەوە هەردوو کۆفتەرەکە وەڵا کۆفتەرەکان نیشتەوە جاش ڕای کرد بۆ لای کۆفتەرەکان ڕای کرد بۆ لای کۆفتەرەکان نازانم چی بوو وەڵا کۆفتەرەکان ئەوەندەی جەغەرەخوارێ بەخە کۆفتەرەکان هەستانەوە ڕۆی و ئەنجا کاتم زیلی ئەسکەری هات لە چایەکە هات خوارێ ئەسکەری لە چایەکە بوو لە چایەکە بوون هاتە خوارە زیل ئەسکەری یاڵە لە سوار دوو زیل بوو پڕی کرد و واردەم ڕۆژاوایە پڕی کرد و دایە هاورازەکە ڕێیەکەشی ناخۆشە بە شۆفر قلێ بلەی دابووی جوانەوە وەڵا سەرکەوتی نەبانێ لە بانەوە هێنامێنێ خوارێن شارەت ئێوە نەفاندیوە زیو ئەو زیو شۆسووری پێڵێن بۆ تورکمان باخ و ئومەرمەندان و دووشیوان و ئەمانە دێتەوە بۆ سەر ڕێی تەختەق هێنانە بۆ سەر ڕێی تەختە لە تەختەق سەر ڕێی تەختەقەوە هێنانە ناو ئاوایی و بێنێنەوە بۆ تەختەق مناڵەکان و خێزانەکانت لەکوێ بوون؟ منداڵەکانم بیر لەگەڵا بوو براکانم بیر لەگەڵا بوو سێوچا برا بوو مامەکەم لەگەڵا بوو گشتمان لە زیلێکا بووین خێزانەکانشت؟ نەزی 30 کەس بووین هەموو لە زیلێکا بووین هێنانە تەختە چوینە شوێ خانوویە بوو تیان ئەمە هینێ مریشکە نازانم چییە لەوێ ئەو شەوە ماینەوە جاهێرەکان جیا کردەوە جاهێرەکان جیا کردووە ئەو شەوە حتا بەیانی لیان دابوون و ئاویان کردووە بنیان جاهێرەکان بەڵام ئاویان نەکردە بنیە ماچی ئەکسیارەکە جیان کردین و لە هۆدەیە بووین بەیانی هەر ڕۆژ هەڵات دریان کردنە دەرەوە سیارە حاضر بوو وەڵا سوار سیارەیان کردین و ڕاست بۆ کەرکووک ئەما لە ئەوە لە چۆنم دیمنەوە هاجێڕمەوە بەخوا دوورە ناکەم و هیچ ناکەم هاتینە کەرکووک نیوە ڕۆ بوو لەوێ لە عقلێ ڕایگر لازم لە ماسکە لە چۆ بوو لە ناوە ڕاست کەرکووک کوڕە سەرمە لێ شوام نەمزانی چوو ڕایگرتین و کابرای سایق چۆ ماڵەوە و هاتەوە و وەڵا بردیان ڕاست سوار بووینەوە بردیان تۆپزاوە لەو لای کەرکووە لە دەم کەرکووکە تۆپزاوە وەڵا بنێ ئەوێ حەچەند جەبەلۆنی لێ بوو خانووی لێ بوو دوو هەندێم خانوویەمە بۆ چۆ لە خۆل بوو وەڵا لەوێ کاکە دەوریان گرتین جاهێرەکان جیا کردەوە ئافرەتەکان جیا کردەوە بەجیا زەلامەکە و ئیختیارەکە ئافرەتە ئیختیارەکە و زەلامە ئیختیارەکە بەیەکەوە بە تێکەری و بەڵام ئافرەتەکە جاهێرەکان جا کردەوە زەلامەکە جاهێرەکان جا کردەوە کردیانە سێ سیاعین جیان کردەوە ئێمەیان برد خاوشێ و بەرداڵانی بردیان لەوێ کاتبێکی لێ و ناوێنووسین چۆن جیران و چۆن جیران ئەو ئێستاتی سوعای لێمانەکە چۆن جیران و چۆن ئەوها بوو وەڵا ئێمەیان لە فێردا کردیانە ناو جەبەلوێنێکەوە نێزیک 2000 کەس تیا بوو ئەو جەبەلوێنە زل بوو حتا وەکو تۆپزاوە خێزانەکان لەگەڵ دابوون قسەت بۆکەم قسەوەشت بۆکەم جاهێرەکەش بەجیا ئافرەتەکان بەجیا کردە
جبلوني كبر عافس اختيارك لقى إيمي أبو أو اختيار لقى إيمي أبو بران جاهرة كان جاك ذو حمي زري من دار وزري مخلوق حشر بو هل حشر شلون حشرها كذا أنا هو ذا مو سؤال كلمة ولا كل يوم هو كلمة أنا هو ذا جاهرة كلمة جاهرة زلامة كلمة كذا أنا هو ذيك هو بران إما ذا كذا بان سيارك وذا منا عاوزة يبو زود يعني عاوزة حتى دعوا فيش معنا جرابة سلاحه يعني بدنا ميزة كمان كذا الراوس هذا كذا وناس يعني أو سلاح بدسال ده هنا وناهو ذكاء مش أو سيشو ما مولي سيشو بلان أو هذا شور له هذا رينا برايش شو يمكن والله كاتم ده سير لما سريش وعلى سلم كيس وسيم مشغل مجورة كان لولا مو وصابوا تولي ولا وصابوا بخوا هاتم كني الله لا والله كاكا بوخواي من سوي خلق لنا برجام زاد ميكم هالقرباح ونين كلا كراوة أم خانوة نين وأشاح وعزراق كلا كراو والله نبرنا معه ليفا بثاني والله زاد ميكم زاد مكش هذه إصابة فريمة ذا نبرجام لخفت ولا ثلث ولا هنا والله كلنا زيليك أو سيارانا دون مشقو روش الناس يمشوا روش جزني ذاب ولا روش ماذا أقام ساعة ساعة والله روشين حلوا والروشين قسم بخوا أو هذا شنو بغداد وشان أما بغداد لا ثانيش بغداد يجي ناو أو الزلزلة والروشين عصر شنو هنا كلا سماوة شنو السماوة اللي راجع في الشغلة اللي لا ما نزل والله أو شو ثاني اللي قال ما أنا بالذاب زين وحرس يمدانا بديار ما أنا هالناو سيارة كان أنا الذاب زين روش بهار وقتي بهار نوراز بهار والله روش إنه بس ما يشغل لي والله حاتنا صار منو روشتي روشتي سلا درسوا سماوة درسوا جاء ذاك يخوربوا روي بس ما الزمان بحر ومهر أخوان حتى تاريخ ذا حروي ناشيج نما تاريخ بو تاريخ شو روي حتى ما الخوت بش نوع عشاء زيتر كاتب ده هل رناكي دركو ميلو جومي شرايه برناكي دركو وقراص يرا ما شاء الله امرنا كذا شين والله شين رناكي وهنبو شين خافيه ابو جبلون قافيه ابو زلا دو حرسيل يا ابو قافيه كان لا ذا سياره شو ماروا او زيلا او السياره سكنت شو ماروا شو ماروا شو حوشيك او حوشت شي حتى شبردي ثيابه او هاموس ثياب كذا فشباب وقت خوي او زنقه سلمان قلت ببر كرابو بشاق او شاخش كابو قلبي بجوزانه والله كذا كان لا في ثلاثه والله على فريده يعني شو نقرا سلمان؟ نقرا سلمان ما نقرا سلمان هل إرشان سيارك قرايو لسر أو برده ثابت يعني لسر أو برده كاتب زي المخلوق ذرت شو وكنا تسوروك حرف شو هذا وليس شو قال واخا ذا قال برا زور من قصر جاي يروبو مزقبسي أو نادم مزقبسي زانا زور قال زانا نزيد 20,000 كسي جات رجل وقاتل استيقاظ من زمين ما يتيابوا كرنا مو بيشة أخواري بيشة النايو نبخوا روجا برد يعني بوسي فار قلت يا مثلا قماشي جيشي اين عسكري تابتن ذري بين قسم بخوا اليوم هنا صار انا اسمه صور خنكاي قال شي خنكاي هات له ذري بتشي خنكان ببونكي بونو كولو ساري شي تمشي بنو عرض وبتاري شو بين داخل شي إيه جاي نقرا سلمان تان شون بو شون لو جيان تان نقرا سلمان يا أخو حتيب سلمان جاني أبي نبي والله وبالله دور سير نعم ما عندنا سكوت قلق بيك الدكان ما أول شيء في ساعة أما يعني بو يعني يسبوني أنا ذات يمان بو قرآن أما ذا قوي أما ذا بو قرآن زاد جنبه إيش يقول قصة إيش يقول لاسك زرات إيش يقول أما كاي إيش يقول زبرة أو يعني ذات يمان حجمان حملش بفرمابو أنا سمتي أنا أبو حملش ما نمابو جيان تان شون بو خوتان شون بو لنقرا سلمانا والله بري إيه
بس كسيكس يعني كذا حجريك وبس سيكس غير براكشي وبارد بملم أبا خويكي لي حمام لحا اللي أول الصدام ظهر تربو ناوي صالبو صلاح كردبو ناوي صالبو إذا مسؤول كمان ناوي حجاج بو حجاج كيليبو أو بسلمان نبو كان خدم صدام أو زلامي بعثمان كذ أمضى العامزانية كارم ما ربا نبخو ما في نبو تاريخ الشو هذا الشو أو نجار سلمان لكن بو عامزة إيش فينا بحبل هذا قاتي بس أبصر برقوا كذا قارئ جليد حتى لزيراكو بري وذا بلقات وباني أو حارب أو حجاج علينا ساشر ما هو والله سؤال كذا علينا ساشر ما هو حالي حال يا أخو حسيب السلمان بين ديني أي خزانة كانتو من الله كانت خزانة من ذا الخز اللي توب ذاوها قال تاق بينه وأنا توب ذاوها اللي تاق بينه وكذا قال لك كذا ما زروية يتمنان أول اللي بيجاك لأنه أول من ذي وأساجين نخزان كتي صاحب ميردو كوري صاحب جن يعني لبرشاي خوتا جاكرانوا أنا والله اللي بيجاك لأنه يصير كسكسين دي وراسي في بلاد يسابلم دي مدروكا كم منارة تبو كاك حاجي كم منارة تبو والله كل كم دواني هبو يعني كرش جاني خزاني بيجن أبو كوري صاحب معروجن دواني هبو هناك شيء حامل أبو تلاقيتي يجي للشرع يبنيها إنك خوش بخوش فين زم هبو كم خزانة تبو خوت ومدوانهم هبو كامل بيش ويا مرت أبو ببر ولا كوذا ويا مرت بلان دوان زم دارم لو فيش مردوا دوان زم بدس يقوم شادس وخوازي أوانش هو هاب مرلاي بمشارداي سوا دوان زم لجلمر شادس وهاد مدار يخوم درج يخوم فين سمجيراوا براو بوكو كسو أوانش مجيراوا زور مجيراوا حسام كذب هي براوا سيكس مجيراوا سيكس هموت على قوني جلمورد أجيان حمي قوني جلمورد حمي أو هاوي يسا أما ماري أو بيكوي تلاقيتي خوشم من الله كانتو خزانك اللي تبزاوا لتجابونا جاك لينو إلا نقول سلمان نكتي تاني بينيوا والناس نقول سلمان أوان روشنا أوان حمي كلاي من خوله وحركنا لحمرينا هات مو جلمورد باقسي وش بوكم سوا بابا فرمو هات مو جلمورد ما صالح فيسو سلم كان كحاجي كان كان نقول سلمان ميتوا هجمك لبي بوي أو جاني كلبي هتامبو أو كسانة كلا قلتانا بون لبي تيابو أمر تشيلي هات كان ميتكيك شبك ياخذنك مع النخوش وجوا من الناس بتاخذنك ثاني نخوشة ما انك ملقلا وما ما كم صار بيساوي شورو بلى لقيت رجينا كشي ما هو جاني بجنا كيو مثل كرم ورا بتشوف زانا أو زلامة ما هو أما لقاتي باني يا أبوي الرويسم لقيت كل الزوام الرويسم حساس شو ما لا أو خزمي خوم وبارد بملم بسوسيك اسم جمال مربو شوا هلا وشوا أو شو مردن هلا وشوا مردن بسوسيك حمر رق وكرابو راس راك شاب وبارد بملم بروج القيامة لبرسا أمردن بوشي أمردن أسفيا إخواني لبرسا عجبو برسي وأسفيا أو هلا ما معرضنيها هني بقدر قرر أسفيا اللي ويا نبو همي أسبي إخواني لجربوا همي أسبي إخواني وفين من ذا مقسم ويا همي كلام يقول بريم وهات مو زلمت أو ديمان أو ذا كذا جوابك مو هذا كحاجي لأنه لسلمان دوي هجمان كحكمتي بعث خوان رزقايا يعني خوان تان برونا ويان شون لو سلمان هاتي تو بوغوندكي خوتو شون جان نسبه كدو إيران الريكو ريكود مو بثقوا سوق حلوه او شو سيزول اللي باغي نلقى سلمان مو بثقوا سوق ما تشي قلت انا بابا ايران وعراق ريكوتنا وانا بحال شر واخلوا عنيا بلى والله يتلو زي وزبا ما جا وحد انا دفعنا شو وزبي كان نخله كذا ما ذن بالبحر ذهاتنا ونسي انا كل واسيك سلك للروي زمان والله ذن بالبحر كذا ذهاتوا دانا وذروا بو مشالا او هابو يمش بقواها ساعات وسنا بغضاء بسمان زمان بالبحر
کەس بە کەسەوە نەبوو کەس چێ قسە بێنێ و چێ قسە بەرێ ئەو کەسانی لە نوگرە سەلمانە ئەمرد ئەو کەسانی کە لە ناو نوگرە سەلمان ئەمرد لەکوێ ئەتان ناش ئەو کەسانەی دەمرد خوشکەکەم ئەو کەسانی دەمرد نە باڵسە هەبوو نە چەکوشە بوو نە مەکینە هەبوو لەو دیومانەوە خۆرە سوور و کەستەکە شاغ هەبوو شاغ مەڕێ بە هەڵات بوو ئەچوون سێ کەس دوو شوتە شەهاد لەگەڵمانە دەماکەدا عارەبانەیە شکاومان دەست دیبەوە لەو هینانە عارەبان شکاو بۆ ئەوان بە دەست بپاڵی پیوانی دەماکەدا بانەوە هینوا و ئاونە و بشوێ ئە بە بەرکەی خۆیەوە ناوێ ڕامانە کێشا کەسەکە شاخمان ئەو هاپێکوانە بۆ وشکیەوە خۆڵمانەدا بەسەرە چوار سەگ ڕەشی لێبوو سەگ هەموو ئەو سەگە خواردی هەموو سەگ خواردی درۆیە وەخوا گوێم لە قرمەی بۆ لەم دیوارێکمان بین گوێم لە قرمە و هێزکیە خۆم گوێی خۆم جا لای سەدام چمە بەرامبەر سەدامش منیان نووسی لە دەلمۆر تەنێ بچی بەرامبەر سەدام قسەکەی چوم دەمبز وەڵا سەگ خواردی ئەوها نەکردانە قەفەزێکەوە سەدام قاچی سندم بوو سەرشی لە قەفەزدا بوو ئەوە سەر لێرە ئەوە سمەشامێ کرد بە عەرەبی ئەوی تەرجمەی من تەرجمەم بوو بە تەرجمەکەی گوتێ ئەو درۆکە لە تەرجمەکەشی بە تەرجمەکەی منێک گوتێ درۆکە دەڵێ درۆکە ئەویش بە منێک گوتێ سەدام ئەڵێ درۆکە منش وەڵڵاهی ترسم نەبوو وەک جەسای تو چۆن لە ترس وتم وەڵڵاه تو درۆکەی بەرامبەری عوبارمە وەک ئەو کوڕە وەڵڵاه تو درۆکەی ڕسمەکەشم دەرچ و ڕسمەکەم مەساژ لەگەڵ لێرە بێ ئەگە ئەو هەم گوتووە لێرە ڕسمیا گرتمەوە یعنی خۆت سەدامت بینی ئارە وەڵڵا ئای هەوەگەوە چونە بەرامبەری کاک حاجی کە جوابیان بۆ نادی لە هەولێرەوە دوایی چی بۆ هەولێر لە هەولێر چی بوو چمە لە گوتیان وڵات جەنازەی براکەس و سێ برام بیراوی برایەکەس و خێزانەکەی و منداڵەکانی وا لێرەیە لە من عەردا دەرمان هێناوە جەنازەکەی وان لە ناو سندوقایە ئەگەر دەیبێەوە بی بۆ ئەگە نایبێەوە یا لێرای نێژین یا لە کەرکووکەی نێژین یان بینە هەولێر وتم وەڵڵاهی کاکە بە من نانێژێ من کابرایەکی سەڵت و قورتم هەموو سندوقە بە من لەکوێ نێژێ حکومەت چۆن فۆتانی بارەوە فۆتێ وەڵا دەی ڕەفیقم زۆر بوو هین ئەو ژوورە زۆر بووە ئەمانە چی پێ ئەمەی وا دەیەکەی زۆری لێ تەلەفات بووە هەڵەدنە نازەم پێ وتیان وەڵا ئێمە دەیبینەوە وتی دەیبەنەوە بیبەرەوە دوایی وتیان وەرە ڕەهدەن جێیەکمان بۆ دانێن دایان نا زوکان وتیان لە زوکان بۆ وابنێرین ئێستا وا لە زوکانە چۆن زانێت کە سوکاری تۆن نازنامەیان پێ بوو آخر هەویەکانیان دا پێم هەوێی براکەی دا پێم براکەم هەویەکەیان دایە دەستم هەویەکەی هەوێی براکەم بوو ڕسمەکە ڕسم براکەم بوو وتم بۆڵا ئەمانە بێ ئەمە هی منە هەویەکەی چوونی لای لوەن بوو یەقل لە ڕزی بوو ناو جەنازەکە ناو جیفانە دەرانهێنا بوو بە بوشکە و کرای بە مەیتی ئەلوەدان ئێساس هەویەکەی ڕەنگەم مادێ بە قورئان زۆر باشە دەست خۆش بێ کاک حاجی تەمەن درێژ بیت یاخوا ئێوەش بەخێر مێن گەلێ بەخێر ماڵت ئاوەدان بێت ئێوەشم عەزیەتدا یاخوا وەڵا ئێمە تۆمان عەزێدا و لەشێ ساغ بێ یەخوا هاتمەتە نێو ماڵی حاجی جەوهەرەوە کە حاجی جەوهەرێکێکە لە ڕزگاربوانی کارەساتی ئەنفال حاجی جەوهەر لە 1970ەوە لە نێو ماڵەکیدا لەگەڵ ئەم ڕسمانەدا ژیان دەکات لەگەڵ ڕسمی خێزان و مناڵەکانی ساچمە لای حاجی جەوهەر و گوێگرتن لەو ڕووداوەی و لەو کارەساتی کە لێوان بەسەر هاتووە کاک حاجی سڵاوت لێبێ سیحەتە چۆنە عملیات کرایی بە هیوای تەندروستێکی باش بۆ ئینشاءڵڵا دەستە خۆش بێت بۆ کاتێکێ بە ئێمەت بەخشی و لەگەڵەوەی کە تەندروستیش باری تەندروستی جێگیر نییە ئینشاءڵڵا تەمەن درێژە بیت کاک حاجی ئەگەر باسێکی کارەساتی ئەنفالمان بۆ بکەیت و چۆن بەشوێن خۆمان ژیان لەکوێ بوون لەدەیەکی خۆم لێکە ناوی چییە ئەسکەندەر بەگی ئەسکەندەر بەگ لێو هاتین ئێوارەکە ژیان هێنانی بۆ
سمسمة شو لسمسمة بيني بالي كل يبو مع القسم مع السليماني بس هاي خلص قال بالي كل يبو يعني سؤال السليماني بله. إذا سؤال الركاء شو يبو توزعه خاطر كوكو بله كسين أيام إتلي دابو دورة جماعة في بجابونا بالسلمان قال شبو کار حاجی پێش ئەوەی ئەنفال کرێن و پێشێ بێنە سلێمانی لادەکەتان گەمارۆ نەدرابوو بل والله قمر چەند ڕۆژ گەمارۆ دران والله حلو قمر جلال قمر أو هو شو أو هاي دوای کە هاتنە سلێمانی دوای چوون بۆ کەرکووک و تۆبزاوە و چۆن ژیانتان چۆن بوو والله چیتان لێکراوە شأن خراب وحمو تطوفي كيف لا خذنا نسيجها نار بزاو شأن أختار بزاو أختار بونا سلمان في بوت جنزي بوت والزاو بدي بو على بو خو خذنا نسيج روها بەڵێ ئێ مناڵ و خێزان و کەس و کارەکەت حتى توزاو دي من هذا بشعرها هەتا تۆبزاوە ئەگەر لە مناڵەکانت بوو أساس من الناس توزاو هم ولا كابا بدي وش كذا في هاي ما من نار خوي شين أول نيس دقق أو من قبل ما كابا ما بو قاوش يقول بو قاوش إيش أول شيء كنا ژیانی دوای تۆبزاوە چوونە نوگرێ سەلمان لەوێ ژیانتان چۆن والله جان ما نبغى چۆن ژیان گوزەرانیە کرد لەوێ أي شيء صار هي هل أي ولدوا صوب الرخ وترى ده في فريت ده أذكر فذكر يقول كذا ما نبغى هل يصابون بطاعتي أو يصابون الرقاب وشيء ساي نبو كار نبو شوتي نبو تي نبو تمات نبو حسي نبو هذا هو بيش كنا پێش کە لە لادەکەتان بوون ژیانتان چۆن بوو يعني زور خوش قاقل ما أبو مرمان أبو قاقل زنقل ما أبو عدسيش ما أبو زيش ما أبو مرش ما أبو حمشتيك ما أبو حيان بكذا أبو إخباری کرابوون والله يسنا هذا الجو هذا كي كار هذا أو ليلة سفر حلمي بيعي فوتا زۆر باشە کاک حاجی چۆن ساڵە ئەم ڕسمانە هەڵواسیوە زادن هيك نقول ما وصل ئەمە خێزانەکەتە أو رقم وازان ڕسمەکانش لێ نابێتەوە کاک حاجی کامیان مناڵە گەورەتە أو رقم ئەمە هاوسەرتە عبد الله في حافظ رقمه أي كشكم أمان. كشكم رقم أو كشكم ئەمە کچە گەورەکەتە أو لا يدس أو ئەمان من ڕسمێکم بینی کاک حاجی کە جیاواز بوو لە ڕسمەکانی تر أو ئەمە ئەم ڕسمە کێشراوەتەوە وانە باري ئەم ڕسمەت لەکوێ کێ بۆ أما کێشایتەوە هنا هي نقل السلمى هنا هي ئەگەر هاوکارانم یارمەتیم بن و ئەم ڕسمم بۆ وەرگرن هي بادوش أو لا بادوش بقرون كلهم هي بادوش أو لە بادوش هي خۆت کێشاتۆیان بۆیان کێشایتەوە والله واش شامو كنت زمان بيش مخوان بوان كده بقرون بوان كده ئەمە کچتە نوضا كل كرتا؟ ناير الرحمن ئەمان کوڕە بچووکتە یان کوڕە گەورەتە ناوراس رقم أو يقول رقم أو ئەمان کوڕە گەورەکەتە أمان. أو ئەمە کچە گەورەکەتە شيكم بابا مشهور باي أو شيكم مشهور يري یعنی یەکێک لە مناڵەکانی ڕزگاری بووە جانا بوي برد إيش موكا ئێستا لەگەڵ خۆتە ئاژێ و لا کچت والله وكذا بشوف دعنوم نايو كشي بشوف كل جنيه هنا دوري ئەم مناڵانت لەکوێ لێو جیابوونەوە لهين لسليماني لسليماني جاي كيلو يتر كسينا شينا هين أو دي شينا منار بجاو بير بجا يتر منار ويكذا نشيلها ئەی خێزانەکەت لەگەڵتانە بوو خزانة كاش من غير ما بتونا منار كان من أو جنزو من أختيار منار كان دايش نكوش نعمل منار كان ماوەی چۆنە لە نوگرە سەلمان مایتۆ ئەمەش هەر مناڵ ئەمەش هەر کچتە وش كش هو حفصار ئەمە کچە بچووکە بوو بلي چەندێک لە نوگرە سەلمان مایتەوە وخاب عنده مانغ مسي مانغ يجيب دوو مانگ لێ مایتەوە سي مانغ يجيب سي
دوای گەڕایتەوە بۆ بۆ ئەسکەندەربەگ جامو بۆ ئێ ڕامی بۆ ئێ ئاسکەندەر گەڕایتەوە بۆ تەکیە چێت خۆ ئاسکەندەربەجی ئەی کەس و کارت کەس لەگەڵا بوو لە نوک لە سەلمان براکانە خوشکەکانت چیان لێ هاتووە کەسمەگەڵان نەبوو نازانیان هات ئێستاش نازانی نەوەڵ ئەی ئەو برایەکی ئێستا ئەو برا خۆ هین بوو فرسان ئەو فرسان عسکەر بوو فرسان ئەو لە عسکەری بوو ئەو خۆی تەشتی کرد بوو ئێمەش ژیان کرد جایکە پەکماکەوت ئەوە دوایی کە هاتیتەوە کچەکەتێ چۆن دۆزیەوە شەکە بێر بوو لەما باوش لەما پیاوەکەی بوو ئای کچەکەت زەواجی کرد بوو ئەو کاتە سێ ماڵی هەبوو تاکسەکەم سێ ماڵی هەبوو دوایی کە گەڕایتەوە هاتیتەوە بۆ تەکیەوە لە تەکیە ژیانی هەر لە ژێر مەعمەلەمە کرد و وەقایمە کرد و ئیتر دەگەڕا بوو خۆم حاڵم باش و هەتا پەکم کۆیتر ئێستا محتەل میسم بۆ ناکە ئەو من وام بیست لە خەڵکی تەکیە چەند ساڵە ئیشت کردووە هەر پارێکت پێیا کردو و یاوتە خستە ناو مزگەوتێکەوە بۆ ئیشی خێر بۆ ئیشی خوا بەسی بخیر کردوم بۆ خوا بەسی نەکرد ماوە ئەی خەون بە مناڵەکان تۆ ئەبینی نه هیچ یەک جا خۆم لەژێر شار لەژێر شار تاسێکی جامون ساومە نایلانە و حەد نادێکو من گشتوە سام لەسەرەکەنە ماڵ مابوو دوای هەر هاتەوە ئیتر پیس بووم هەر هاتوو تەمەژنکە و بەقاڵێکی و سیک هەر هاتوو تر نەحەبوو ئەو بەرەکەتەش نەما لە پێشە هەر سام ئەوە دووە ماڵ مەگەڵ مابوو هاتەوە گوناحی گشتمی پیس بووم ئیتر ئەوەش نەما خۆی خەونی نەما ئێستا ژیانی ڕۆژانە لەگەڵ ڕسمەکانایە ئەگەر ئەم ڕسمانە لێ دوورکەوێتەوە ناتوانانی بژیت بەڵا حەزەکەم لام بێ حەزەکەی لات بێ چاوەڕێی هاتنەوەی مناڵەکان نز ناکە لەگەڵ خێزانتە مێدت هەیە بگەڕێنەوە نەوە مێدم لێ نەگەڕێنەوە هەزە ڕووی مەسی پێ ساڵ حەوت ساڵە چۆن نەگەڕێت لە چێ گەڕێتەوە ئەزانی چی لێزانی هیچ ئەزانی بەتەکیید کەس چارە نووسیان نازانێت و ئەی ئەو کۆمەڵە ڕفاتی کە گەڕانەوە فرا ماخشار مفیاس خۆی جهاتی خۆی سۆ مەزمعی خۆی بێ هەر کەسە بە شێک و خاپڕ لای خزمێکی لای سێکی مایەوە ئەو هاویشێکی بەتەکیید بەداخەوە بۆ کارەساتە کە کارەساتێکی زۆر گەورە و بەسەر کووردا هاتوو کە هەر کەسێک لە ئێمە لە دوایەوەکانی ئێمە گویانەوە کارەساتە بێت ڕەنگە وەکو فیلمێکی تراجدیا سەیری بکەن ئەوها بۆمان ڕێکوت خوا خەلاسمانێکیشمان نەما کاک حاجی لە نوگرە سەلمان چۆن بوو حەیات بێتگەرە ناخواردن چی زەحمەتێکی ترت بینی زەحمەتەکەی ئاو نەبوو خۆوای پێشن ئاو نەبوو شتی پێ بکەین فەرنانەکە هات ئەوەی کە فەقیر وایە 200 دای و کابراش فەرجی سەبوونە قۆڕەنەکەی دانەوە سەبوومانەوە نییە ئەیدایشن و مناڵ نییەدا ئێمە ڕۆژها 200 بوو هەبوو 500 وەرە هەبوو بەدەست ئەو مەسوولەکان ئیتر تێ و هەنجیر و تەماتە و کاڵ و شووتی ئەمە نەبوو ماز 200 من ڕەوە ئێگوی دەیخۆی بی خۆ ناخۆی فەڕێدا ئەوە سەمونەکەتان بۆ ئەخورا والله سەبوونەکەی چی نەیخۆنی بسڵام سەبوون ڕق و تەقمیان بە قلی ئاوە شتێک و هیچم شێشێک لێ نەبوو تێ لێ نەبوو هەنجیر لێ نەبوو هیچ شێشی لێ نەبوو سۆ لەخۆی ها 200 سەبوونەکە ڕۆژە مناڵەکان وجیماکە بۆ سەر هێنەکە بۆ سەر ئەو شورتەکە بۆ سەر شورتەکە ئەم پێ سەبوون جارێک یەکوتی منەکە نەبوو خان يعمل لا إله إلا الله بيعمل رجل شبه ونصوم زيادة أمان كنت أصوم زيادة أمان النار زور بيصير النار بهولك تأثر تمام هنا بصري مركز الشرطة بله هو كنت أصوم زيادة هيك كده زور لينا بشو ما عنده معلومة لا نقول سلمانا أو كسانك أمردن لكي أتعناش تانيك ما كل من سبع عرب أنا يقول لولا ولا أولى وشو عشان أقول أبوها رقم ببتر على سيو أقول لك أداء بمن هاتم أو ساقي فير بتزود
زانم خان درس ئەو ڕامە بۆ لەنان و لە سەمانە هیچ کەس و کارێکی خۆت لەگەڵان نەبوو؟ نەوەڵا دوو ئاپرد لێخمان دوو ئاپرد پیری بۆ خۆم ئەو دوانێ گۆستی لای خۆمە بۆ پێریە بوو هێری ئەو قەراسی هۆیە بوو هی ئاسکەر بوو هەیدەر بوو داڕەوە ئەوانی لێ بوو لا خۆمە مەسێکە ئەو دوژنەومە زۆر بەڕێ دوای سێ مانگەکە چۆن گەڕایتەوە بۆ ناوتەکیە؟ غالي هنا حكومتي عراقي إذن حكومتي إذن دان؟ بحث إذن بحث بلا إذن دان هي كم بوصنا دوم بوصل من هذا الموضوع هو اسمه لا يخون عن نفسه هي كم بوصل من ده من آية يقول نور مو بتوقي بو أترسل يمن هذا سنتو فيها ترسل هو زارك مثلا كم بدو ما لنا هاتمو زار جواي ترهاتمو هاتي تو شو تلاقي شكل يكسر؟ قلنا والله وهم شو مخانيش قصوا شو هذا مو كذا كان وبرام بعد برام هو كذا كان هو كل ما نسي هذا مو كذا كان بوم جورا حكومتي كردي شي بو كردي والله حكومتي كردي علي لازم بو خان فاري لازم خاني لازم خان عشان كان فرش الجو بزوج فرش كده ايش خاننا بقول صار لو يقولوا خان همو فرش مو تشتيا مش بيه مش يعرف على بيه نصوص الجامع نصوص الجامع لأنه أم جورش راجعنا كيت كي خوادن بو حازركات وخدمتك روشي كتكم دي روشي ناي روشي برازكم روشي كتكم روشي صار رشتسي ناي كل شيء يخلونه كل فاري ايش كذا هاي هم إشي باش أول فاري نبي منزل